پارە وەختانە گیرا بووم لە سزم بووم لەسەر کێشەی خۆم لەگەر بڵێن باسی دڵنیا بە باسی ناکەم بەس لە شەڕەکەی برێن ئەمن ئەندامەکی جەستی ئەو شخصم لێ کردەوە ینی دەست و قاچی نعم لە دەبوو چاوی جێی باش لە شەڕەکە جێی لێ بووە و ئێستاکە من لە درم وایە شتە زۆر لە درم وایە من لەو شتەی گوناحبارم یان گوناحبار نیمە چکە من تقریبا زیاتر لە 6,000 سڵعم لەگەوانە کرد نەکەتینە برن لە پاش سڵعەکەی هەر دەستی پێ دەکرد دۆ شتەکە ئاخر جار بۆ شەڕ و بۆ مشکیلەمان و ئاژاوە و شتەکە بۆ نوعی کۆتایی با دەستا سڵعەکی گەورە کرایەتەوە هەر کەس زەماری خۆی کەس عاقیبە کەسەوەی نە بەس ئەمن درم مرتاع نییە لەوەی کە ئەمن ئەو شتم کردیە ئایا من هەرچەندە لە سعق خۆشم و بە شاهد و بە ئیسپاتی ئەم لە سعق بمە ئایا من گوناحبارم لەو شتەیان گوناحبار نیمە والله ئەگەر تۆ تعداد کرد بێت طبعا ئەوە زوڵمە بەڵێ ئەمما لە دەسەویەخەیە لەو کاتەیە بۆ نمونە داوتە لە گوێی بە بۆ کەس بێ بە شتێ بێ بۆ ئەنقەست یعنی نەبوو بێت ئیتر بە حەقی یعنی بەپی نیەتت خۆی پەروەردگار مامەڵەت لەگەڵاکات بەڵام ئەگەر لە حەقی ئەو ئەندامەیە تۆ پارەت دابێ تعویزت بۆیان کرد بێتەوە و ئەوان گردنی تۆیان ئازا کرد بێ ئینشاءڵڵا لە قیامەتە تۆ هیچ عقوبەیە ناخۆیت مامۆستا نە ئەوان پارەیان دامن ئەمش پارەم داوان سڵعەکە کراو بەس ئەوەن دەبوو ئەمن لە شوێنە بووم گوتیان نابی لە شوێنە بمێنێتن و لابچی لێرکوانە و بستە شوێنەشکا من شوێنەکەی شوێن برێن شوێنی کاسبیان لە من لاق کرد 5-6 سار بۆمە لە ئەو چێشەمان لەسەوەی هەبوو پارە خواردن زۆر دووە العاسری شوێنی گوتیان نابی لێکوانە بمێنێتن و دەبی بڕاتە لایەچکە وەالعاسری شوێنی کەسابەتی منیان لاق کرد لە بەدەلوەی سڵعەکە کرا گوتیان هەرکەس لە ماری خۆی یعنی ئەوە مادام سڵحتان کردو ئینشاءڵڵا خوای گەورە خێری هێنێتە ڕێگای هەردوولاتان بەڵام ئیتر ئەمێنێتەوە سەر ئەو ئاەت گردنت ئازاکە لەسەر ئەوە یان نا ئیتر بەڵام تۆ هەوڵ بە دوعای خێری زۆر زۆر بۆ بکە هەوڵ بە داوای لێ خۆشببوونی بۆ بکە لای خوای پەروەردگار و هەم بۆ خۆت زیات یعنی تەوبە بکە واز لە گوناحەکانت بێنە هەوڵ دە کەسێکی خێرەومەند بە لەبەر خوا زۆر شت بکە یعنی سەدەقاتی زۆر بکە هەوڵدا یعنی والحاصل ئەگە هەر خەلەلێکت هەیە لەگەڵ خوایە چارەسەری کە پڕی کەرەوە بەڵکو خوای پەروەردگار دێت خۆش بێت هیچ ئینسانێک نێ خەلەلی نەبیتن ئەمن دایم لە برێن لە چاکە بوومە ئینشاڵڵا لە خراپەدا نابم برێن ئەوانە چەند کەسێک بوونە ئەمەش چەند کەسێک بووین هەر کاتێک دوعا دەکەم یعنی لەو شەخسانە فقط لە بۆوی ئەمن درم ڕق دەبی یعنی کە مەسەرەن هەر دوعایەکی کەمرم خوایە عەقم بسێنیان خوایە ئەو زڵمەی قوورنەکە شوێنی کەسابەتیان لە منوا لێ کردو ئەمیانەوە ڕەش کردو لە پێش چای زۆر وەڵا ڕەش نام لەوەی خەڵک دەزانێت من چۆنم ئەوان چۆنن بەس یعنی هەر کاتێک من دوعایەکی بکەم لە بەرامبەر ئەو شەخسێک کە ئەوی لەگەرە من برێن بە شەڕهات بەس لە بۆی ئەمن درم ڕق دەبی لە بۆ ئەوکانی کە قەت یعنی هیچ کە دوعا دەکەم زۆر مرتاحم زۆر دریشم پێ خۆشە بەس لە بۆی درم ڕق دەبی ئەو درڕقبوونەی من یعنی دەمگۆ دەبی هۆکارێک نەبی ئایا ئەم زڵم لەو کوڕی کردی حتما هەر زۆڵ مەستەمە بەڕاستی چکە ئەوش بۆ خۆی یعنی یەکێک لە ئەندامە جوانەکانی لەدەستداوە ئەویش حەقی خۆیەتی یعنی غەمگین بێن ناڕەحەت بێن نامرتاح بێ بە ئەو ئازارەیان ئەو عیبە وەیە باشترین حەل ئەوەیە گردنت ئازا بکە ئیتر ئینشاڵڵا ئەو سەردەمەش دێ ئەو کاتی خۆی دێ گردنیشت ئازاکات بەتەمای خۆم باشە مامۆستا جان زۆر سوپاس دەکەم